براگانم خۆشکەکانم ڕۆژیگردن لە ناو مانگ ڕەمەزان ئەجر و سواوی فرەفرەسە. یعنی یەکێک لە ناو مانگ ڕەمەزان ئەگەر توێنەدەن دەمە و نەکەدن وشت وەڵا من توام سافر بکەم وەختە مسافرم شەرع ڕوخسەداسە پیم دەمە بکەم ڕاستکەیت ئەی قسەدە ڕاستە شەرع ڕوخسەداسە ئەو کەسە کە وەختە سافر کرد لە مانگ ڕەمەزان توێنێت دەمە بکەت بەس ئەو کەسە ئەگەر بزانت چەنی ئەجر و سواو لە دەست خۆی دەدەن سافر نییە کەدەن ئەگەر بزانت ڕۆژیگردن لە ناو مانگ ڕەمەزان چەنی ئەجر و سواوی فرەسە سافر نییە کرد بەس نییە زاندن مانگ ڕەمەزان وە سەفەر خەڵاسی کرد وە سەفەر بەدەی سەر و داخەوە وشت شێخنە حرام نییە ڕاست حرام نییە ڕاست شەرع ڕوخسەداسە پیت بەس ئەجر و سواو فرێک لە دەست خۆت دەرکەیدن برا عەزیزەکەم خۆشکە عەزیزەکەم وشیدن شێخنە دوای مانگ ڕەمەزان دەمەوەی وە قەرز ڕاست دەیدەوەی وە قەرز بەس ئەو ئەجر و سواوە نییە وەیدن کە لارو خوددا دەدێ ئەو کەسە لە ناو مانگ ڕەمەزان ڕۆژی بگرێتن یەکی هاترا لە یەکی لە ئیمامەکان یمکن هاهورم ئیمامە صادقە سەڵام خوددا لەبانی تێدوشدە ئیمامەکە من لە ناو مانگ ڕەمەزان توام سافر بکەم فدەمە بکەم یەبنە ڕەسوول الله و دوای مانگ ڕەمەزان دەمەوەی فئیمامەکە وش دەپی ئەجر و سواو فرێک لە دەست خۆت دەیدن ئەگەر سافر بکەیدن